بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش ئەوە جارێکی تر و لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی وێنەکانی دوێنێ بەیەک دەگەینەوە. ئەم بەرنمەیەش هەڵدانەوەی ئەلبومێکی ترە لەو چەندەها ئەلبومانەی کە لە نێو ماڵەکانە شاردراونەتەوە، مەگەر جارجار میوانێکی نزیک توانی بێتی واڵای بکا و چەند وێنەیەکی تری لێ ببینێ. بەڵام بەرنمەکەی ئێمە ئەو وێنە و ئەلبومانە لە ماڵەکانیان دێنێتێ دەرەوە بۆ ئەوەی هەمومان پێکەوە یەکە بە یەکیان ببینین و لەوێشەوە بچینە ناو جوانیەکانی سروشتی ئەو کەسایەتیە بەڕێزانەی کە دێنە ئێرە. لە بەرنمەکانی ڕابردووە وێنەیەکی زۆرمان بینی کە گوزارش بوون لە مێژووی خاوەنەکانیان و ئەم جارش کەسایەتیەکی تر دەبێتە میوانمان ئەو کەسایەتیە بەڕێزە لە شەوی 4/5 مانگی 8 ساڵی 1940 کە ئەمیش لە بنەچەدا خەڵکی سلێمانیە و بەهۆی کار و وەزیفەی باوکیەوە لە قەرەداغ لەدایکگەبێت. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و خانەی مامۆسایان لە سلێمانی تەواوەکە. لە ڕۆژی 11 ساڵی 1960 لە شاری ڕانیا ئەبێتە مامۆسا و پاشان بۆ هەڵەبجە و دواتریش بۆ سلێمانی دەگوێزرێتەوە. لە ڕۆژی 14 ساڵی 1968 لەگەڵ خاتون نازیف محمود عەلی ژیانی هاوسەری پێک دەێنێ کە لە ژیانی هاوسەریە دەبنە خاوەنی 5 مناڵ بە ناوەکانی شەونم و ئاراس و شاناز و ئالان و شنە. ئەم بەڕێزەیەکێکە لە دامەزێنەرانی تیپی نواندنی شۆڕش ساڵی 1958. لە ساڵی 1970ەوە تا ئێستا ئەندامی تیپی نواندنی سلێمانیە. لە ساڵی 1976ەوە لە چالاکی قوتابخانەکان کاری کردووە، ماوەی 10 ساڵیش بەڕێوەبەری بووە. یەکێکە لە دامەزرێنەرانی تەلەڤیزۆنی پەروەردە و لەوێش ماوەی 4 ساڵ بەڕێوەبەر بووە تا لە ساڵی 2006 خانشین دەکرێت. لە ژیانیدا لە 16 شانۆییە وەکو ئەکتەر بەشداری کردووە، هەر وەکو ئەکتەر لە 7 کاری درامادا کاری کردووە. خاوەنی 11 سیناریۆی درامی و تەلەڤیزۆنیە، کاری وەرگێڕان و ئامادەکردنی بۆ 13 شانۆیی کردووە، تا ئێستا 6 شانۆیی بۆ مناڵان نووسیوە. ئەم هونەرمەندە بە ئەزمونە مامۆستا کاوەی ئەحمەدی میرزا عارفی کاکە حەمەی ئەلیاسە قۆجەیە کە ناسراوە بە مامۆستا کاوەی ئەحمەد میرزا. مامۆستاجان بە ناوی بەرنامەکەمان و بەرنامی وێنەکانی دوێنێ و بە ناوی ئەو ستافی لە پشتی ئەم بەرنامەیە بەخێراتن دەکەین. زۆر سوپاس ئەروژین. سەرەتا ئەم وێنانە هەمووی حکایەتیان لە پشتەوە. ئێمە ئەمانەیە ئەمڕۆ مامۆستا کاوە وەکو هونەرمەند، وەکو مامۆستا، وەکو باوک، وەکو مێرد، وەکو کەسایەتی کۆمەڵایەتی ئەوەی لە دڵیایەتی لە ڕێگەی ئەم وێنانەوە بۆمان کاتەوە. عادەتی بەرنامەکەش وایە کە هەموو جارە ئێمە ئەچینەوە سەر ئەسڵی ئەو کەسایەتیە کە لەکوێ دروست بوو، لە چ دایکێک و لە چ باوکێک. فەرموو. من طبعا باوکم ئەحمەی میرزا عارفی کاکە حەمەیە، دایکشم ئامینە عەلیە و لە سلێمانی زۆربەی کاتەکان بەیەکەوە بووین و باوکم خۆی کەسایەتێکی کۆمەڵایەتی خۆشەویستیش بوو لە ناو کۆمەڵە، لەبەرەوەی کە زۆر قسە خۆش بوو، قسەی دانسقی کردو و حازر بەدەست بە بۆ قسە، قەت لە قسەدا نەمەوە، ینی حازر بەدەست یەکسەر وەڵامی خۆی داوەتەوە. دایکشم بە پێچەوانەی باوکمەوە ئافرەتێکی زۆر فەقیری بەڕەحم، یعنی زۆر بە میهرەبانی مناڵەکانی پەروەردە کردو لە هەموو خۆشی و ناخۆشیەکە لەگەڵ باوکمەوە. ئیتر ئەوە بوو مەرگ زەفەری پێێنان و لە دەستمان چوون. هەردووشیان خوافیان کرد. ئەم وێنەیە وێنەی یەکەمی ئەم بەرنامەیە، ئەم وێنەیە پێ ئەچێ باوکێ بێ. بەڵێ ئەوە باوکمەتەوەن بەداخەوە ڕسمەکان ئیتر دیار نەماوە، ینی لە دەرفەتێکە مەگەرویان دۆزمەوە. ئەو ڕسمە هی بووە معاملە و شتی وایە لێم کردوێتەوە ڕسمە. ئەو خۆی تەبیعەتی هێروا بوو باوکم، ینی ئاوا چاکە توانتۆڵی لەبەرە کرد، باستۆنی بەدەستەوە بوو، عینەکی لە چاوە بوو، سەریشی ڕووتاوە بەس لێ هادا، ینی سدارە و شەبقەوەمانەیە. بەس ئەم وێنەیە وێنەیەکی دەورانی گەنجی خوا لێ خۆش بوو ئەحمەد میرزایە. ئەوەیان
ئەوەیان جەنابێتی بەڵێ ئەوەی ناوەڕاست باوکمە ئەوەشیان عیزت کابانە بەڵێ ئەمەشیان پێم وایە عوسمان سەعیدە کەواتە ئەمەیان عوسمان سەعیدە خوا لێی خۆش بێ نا ئەو لا ئەوەی بەرەم ئەمەیان ساڵی 1900 چەند باوک لەدایک بووە 1904 1904 مامۆستا ئێوە بابڵێ نازناوێکتان هەیە ئەلیاسە قۆجە سەرەتا بنەماڵی ئەلیاسە قۆجە لێکوێوە هاتوون مامۆستا ئەلیاسە قۆجە لە سەرەتا لە پێم وایە لە کوردستانی باکوور بوون هاتوون بەم دیوار لە ڕەواندز گیرساونەتەوە ئیتر لە ڕەواندزیشەوە دوایی هاتوون بۆ قەڵاچوالان لەگەڵ بنیادنانی شاری سلێمانیشە هاتوونەتە سلێمانیوە لە وەختەی تر خۆی و وەچەکانی لێرە ژیاون وەچەکانی ئەوەی کە دیار بێ جەنابی باوکتە بە ڕەحمەت بێ لەگەڵ پیریشم مرزا عارف کە بازرگان بووە بازرگانی کردووە لێرەوە چووە ینی هەتا گەشتۆتە ئەستراخانیش گەشتۆتە رووسیا لە رووسیا ئەستراخان لە رووسیا یانی ترەمە شتی لێرەوە شتیان بردوو لە یێشۆ هێنایەنە شتی بازرگانی عارفی کاکە حەمە کاکاتە بە پیری جەنابێت واتە مامی شاعری هەڵکەوتووی بەرگری شاعری نیشتیمان پەروەر بێکەسی شاعرە ئەو فایقی کوڕی عەبدوڵای کاکە حەمەی ئەلیاسە قۆجێ کەواتە باوکە لەگەڵ مامەسا فایق کوڕی مامی یەکترین باوکیان برایە کەواتە جەنابە لەگەڵ کاک شێرکۆ ئامۆزازان بەڵێ لەگەڵ ڕەحمەتی ئامۆزازاین و جگەلەوە زاواشمانایی نەسرینی خوشکم خێزانێتی بەڵەوایە دوو خوشکی ئەویش ژنی دوو برای من ینی گەزیزە و ژیان ئەوانە کە خوشکی مامۆسا خوشیەوەنیانی بەڵێ یەکیان گەزیزە خێزانی خەسرەی برامە ژیانیش خێزانی کامەرانی برامە درود بۆ گیانی پاکی مامۆسا شێرکۆش بەڕاستی خەسارەتی گەورە بوو لە ئەدەبیات و لە شاری کوردی کەوت هاروها درود بۆ گیانی پاکی هەموو بە ڕێزانی لەم ماوەیە کۆچیان کرد وەکو مامۆسا جیهاد و کاکە حەمەی نێرگز و هەموو ئەو بە ڕێزانی تر لە هەمیان خۆش بێ ئەمەش وێنەیەکی تری باوکتە ئەوەی کە جیتارەکەی بەدەستەوەی باوکوان بە گەلەبیە و بە تەڕبووشەوە ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم پیاوە خۆش مەشرە بوو ئالی زەوق و بەڵێ جۆرێک لە نەواتی نواندن و ئەوانەشی تەمسیلی کردو وەختی خۆی لە بازایینا اینجا دەنگیشی زۆر خۆش دەنگیشی زۆر خۆش وەڵام ینی بۆ خەڵکی ناوت لەیان لە مناسباتان نەیە و زیاتر بۆ مناڵەکانی بۆ خۆتانێ ئەوەش ئەوەی کە دەستی لێرایەتی ئەوە حەمە بچکۆلە باشی هونەرمەند ئەمە ئازاری هەمووی سەڵتەیە لە ئەوەی پشتیەوە ئەوەی سەروتر پشتی باش هینە جەمالی هینە خەیاتە بەڵێ ئەوە دەفسنجانە بەدەستیەوە نییە بەڵێ دەفسنجانە بەڵێ ئەم بەڕێز ئەم کاراکتەری تریش ئەم کاراکتەرێش حەمە جەلال ئەوانە من ڕفیقی باوکم هیچیشیان نەماون هیچیان بەداخەوە نەما بەڵێ بەداخەوە بەڵێ مامۆستا وەکو بزانی خوا لێ خۆش بوو ئەحمەد میرزا ساڵی چەند دایکتی هێناوە سینۆ لە سینۆ هێناوێتی جەنابتان من موالی چلم کەواتە جەنابە نۆبەرەی دایک و باوک نۆبەرە بەڵێ مامۆستا لەو کاتەیە کەسێک لە 1940 لە دایک ببێ ناوێکی کوردی لێ بنرێ دلیلی بە ئاگایی و ڕۆشنبیری ئەو خێزانەیە کە هەستێکی نەتەوایەتی تایە تەو بوو بێ بۆیە کە خەڵکێک ئەوام لەم سەردەمانە ناوی کوردی لە مناڵەکان بنێ ینی خوشک و براکانی من ینی ئێمە 11 کەس بووین سایکێکمان نەماوە هەمووی ناوی کوردی خۆشن ینی کا خەسرە و جەنابت و بەڵێ خەسرە و نەشمیل و نەسرین و ڕووناک و پەری و هەمووی ناوی کوردی هەمووی ناوی کوردیە اینجا کامەران و سەردار و شیروان بەڵێوانش هەمووی برای جەنابتن کەمترینیان لێرەن ئەوانە مامۆستا بەڵێ زۆریان شیروان و کامەران لە ئەمریکان سەرداری برام لە هۆڵندایە ئیتر نەسرینی خوشکم لە هینە سویدە بەڵێ وەڵا ئەمە لێرەوە ڕێز و سڵاویان بۆ نێرین ئەمەش
وێنەی دایکتە وێنەی دایکمان ئەوە لە ماڵی خۆمانە ینی ئەو ڕسمە گیراوە ئیتر فترێکی چوو بۆ سوید ماوەیەک لەوێ بوو دوایی هاتەوە بۆ ماڵی کچەکان بەڵێ ئەم خوێندەواری نەبوو نا خوێنەواری نەبوو نەیبوو پەیوەندیان چۆن بوو لەگەڵ ڕەحمەتی باوکتە پەیوەندیان زۆر باش بوو پەیوەندیان باش زۆر ڕێبوو چی یادگارێکی خۆشی نێوانی ڕەحمەتی دایکی لەگەڵ ئەحمەد میرزا چی یادگارێکی خۆش دێ لەگەڵیانە وڵای یادگاری هەموو ژیانیان یادگاریە بۆ من ماڵێکی خۆش و ماڵێکی بێکێشە و بێ مشکلە و بە قەناعەت و بە قەناعەت و یەکتریان خوا هەموو ئەندامەکانی یەکتریان خۆشەویست ئێتر ئێمەش ئەوانی کە لە هەتاکو لە ماڵی واکومان بووین و مەسلەم بڵین نەبووین بە خاوەنی خێزانی خۆمان لەو ماڵا ژیاین و زۆر بە خۆشەویستی و بە قسەی خۆش و بەڵێ مامەسا بە بیرەوەری جەنابەکەی تر فامی کردەوە با بڵێن ماڵتان لیشووا بوو ماڵێ من لە هین بوو سەر و سەرا هەر جادەی پیرەمێرد بەڵێ تقریبان لە سەراوە هەمووی 50 مەتر نابوو گەڕشی شێخان بەری شێخان یا بەری پیرمەسوور جادەی پیرەمێرد بەڵێ کە لە بەدەی سراوەیەیت بەڵێ هەر ڕێک بڕۆ ناگەیتە خەستەخانەکە بەڵێ بەدەستی ڕاستە ئەو ماڵیەوە واتە بە بەری مەڵکەنی نەک بە بەری شێخان بەڵێ بە بەری مەڵکەنی بەری لە سەرەتای کە جەنابێ فام کردو ئێوە ماڵتان لێ بوو ماڵمان لێ خانی خۆشتان بوو ماڵی باپیرم بوو ئەمانە دوایی بوو بۆ ئێمە بەڵێ ڕاستەکەی مامۆستا دێینە سەر ئەم وێنەیەش هەر وێنەیەکی جەنابتە پێم خۆش بوو لەگەڵ دایکی ڕەحمەتیتە تۆ کوڕە گەورە و ئەویش دایک دیارە پەیوەندێکی باشتان هەبووە زۆر ئەمەش هەر وێنەیەکی تری دایکتا لەگەڵ کەسایەکی تر بەڵام ئەوە شەفیقە خانە ینی ئەوە دایکمە ئەمەیان ئەوە شەفیقە سعید دایکی ڕەحمەتی کاشە دایکی کاکشێرکۆیە سال ئەمریکا کاتە ئەمەیان دایکی کاکشێرکۆیە ئەوەش ئەوە دایکی لەگەڵ شەفیقە خان دایکی هیچ خزمەتیشکیان نییە بێجگەلەوەی کە خزمەتیمان نییە بەڵام هەر ئیساژ وەکو دایکی خۆن سێریەکەم زۆر نزیکە و ینی ئێمە زۆرمان خۆشەوێ ئەو ئێمە زۆر خۆشەوێ بەڵێ ئێستاش لە ئەمریکا ئێستاش لە ئەمریکای لەگەڵ کامرانی برام من هینەکە لەگەڵەوە ناژین بەڵێ بەیەکەوەژین مامەسادینە سەر ڕۆژانی با بڵین چوونە قوتابخانە و ئەوانە ئەمە لەسەر ئەم مێزە ئەمە کۆنترین وێنەی جەنابتە بەڵێ ئەوە دیارە لە وێنەکە دیارە کە مۆری قوتابخانەی پێوەیە بەڵێ ئەمە لە قوتابخانەی فەیسەڵیە جارن کە ئێستا پێشکەوتنە بەڵێ لە شوێنی قوتابخانەی فەیسەڵیە بوو من لێوێ سەرەتایم تەواو کردو ئەو ڕسمە لێوە بوو لە خەستەی برام بەڕێکەوت بوو بۆم دیت لەو قوتابخانەیە بەڵێ ئەوە ڕسمی بۆ شتەوە بەمانە ئەوەی وەختەیە لە پۆلی چەنی مامۆستا ئەوە لە پۆلی یەک و یان یەکەیان دووە یەک و دوی سەرەتایی بەڵێ ئەو کاتە مامۆساکان کێ بوون مامۆستا ئەمە جەلال ئەفەنی ئەوم دلی مەکتەب بووی مامۆستا جەلال سەیفوڵڵا بەڵێ سەیفوڵڵا یا سەیفەدین سەیفوڵڵا مامۆستا جەلال سەیفوڵڵا بەڵێ بەڕەحمەت بێ خزمەتێکی زۆر بەختیار و بەڵێ ئەوە ئیتر مامۆساکانی تر ئەوەی کە لە یادم ماوێ عوسمان ئەفەنی بوو شێم حەمەی هین بوو شێم حەمی قەرەداخی بەلای هونەرمەند قەرەداخی مامۆستا بوو ئەویش لەوێ ئەویش مامۆستا بوو لە فەیسەڵێ وەختی کە من هین بوو خوێنکار بووی لەوێ خوێنکاربوون عوسمان ئەفەنی بەڕاستی یارم دیادنەوە ینی مامۆستا حەمەلاو ئەو کاتە لاویش لێوێ بوو بەڵێ بەڵێ وایە مامۆستا ئەلو بێ هەوری ئەبوو بەکە لە هین و کانێسکان بوو مامۆستا عومەر عەلیەمینیش فترێ لەو فترێ من لەو فترێوانە بوو بەڵام دواتر ئەویش هەر بوو بەڵێ بەڵێ مامۆسایەکمانە بوو مامۆسای ڕاضی بوو لەی ناوەکانی ئینسان تەمەنەکە زۆرە 44 و 45 جوانە تەمەنێکی زۆرە و خەرمان بەرەکەت مامۆستا ئەگەر یارمەتیم بەیجارێ پێشەوەی بچینە زانی گەنجەتی جەنابت و دەرگا واڵاکەین بۆ بەشداری جەناب لە هونەرە کە من لێرە دان بەوە ئەنێم کە جەنابیشی یەکێکی لە
هەرە کۆڵەکە و پێگە گرنگەکانی شانوی کوردی بە تایبەتی لە شاری سلێمانیە ئەمە جارێ ناوبڕێک وەرگرم. ئازیزانم ناوبڕێک و دێنە وڵاتان. مامۆسا پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد کە جەنابەت لە بواری هونەرە بە تایبەتی لە هونەری نواندنە ڕۆڵێکی زۆرت هەبووە لە شاری سلێمانیە. ئێمە دەستخۆشیت لێەکەین بەڕاستی توانی و تا هەموو تەمەنێ تەرخانکەی بۆ ئەو بوارە. چۆن سەرەتا ئەم ئارەزووە لە لای جەنابە خۆڵقا؟ ئەو وەختە ئەو ماڵمان هەر لە هەمان شوێنە و مەکتەبی غازیش نزیک بوو لێمە. لە مەکتەبی غازی یەک دوو شانۆی پێشکەش کرا تێکۆشێری ڕەنجەران خۆی لە سەرەتادا ئەمەهینە کەرەلۆتی مەنوچەر کە لە نووسی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و دوایی ئاوادەیان کردو بۆ شانۆیی بەناوی تێکۆشانی ڕەنجەرانەوە. ئێمە کاچوین لەسەر دیوارەکەەوە سێرمانەکە من و تا خەلی خوالێ خۆش بێ لەوێ ئەمان بینی ترەوە پێمان خۆش و دوای ئەوە ژنجار لە سانەوەی سلێمانی شانۆی شتیا بوو لە سەر شانۆیەکە و شانۆی پێشکەشەکرا و یەکەم جار کە من چوون بۆ کۆمەڵی هونەرە جوانەکان ساڵی 1956 بوو. ئەو هێشتا من هەرزەکار بوو. لەوێ بەشداریشم کرد لە هینە لە دەوربینینە 56 بەڵێ لە 56کە چون لە سەرەتا مولەقین بوو. مولەقین چی بوو؟ چاڵێکیان کرد بوو لەسەر تەختەی شانۆکە چادرێکیان ئاوە پیا بوو کورسی و مێزێکی لە خوارە و گڵۆپێک. ئەکتەرەکە گەر بیری چوایەتەوە یەکسەر لێرە و پێوتەوە. جا زۆرترین کەس کە بیرێتەوە ڕەحمەتی ڕەفیق چالا بوو. حیواری بیرەچوە یان لە بەری نەبوو. زۆربەی وەختە هاتە لای منەوەنیش پێمەوەتەوە فریایە کەوتم. ئیتر ئاهاتەوە بیری بەسکارێکی قرس بۆ مامۆستا زۆر قرسبوونە بۆیە دێر جاوا لات و پاش هەفتەیە هەمووی نەبەر بوو. خۆی هەموو دەقەکە نەبەر کرد بوو. من خوێن بووە بەڕاست. یعنی سەرەتا لە ملەقینیەوە دەست لە ملەقینیەوە دەست پێ. ئەنجا دوای ئەوە اینجا دەورم بینی دەوری کچم بینی لە یەک دوو جارات بەداخەوە کە لەو کاتا کورد ئەو دەورێ کچ نەوە کوڕ کچ دەوری نابینی دەستەشانەوە ینی دەبەرەوە کۆمەڵایەتیوانەیە وەختە دواکەوتوو بە کۆمەڵەکەی ئێمە ئیتر بە پێچەوانەی ئەوە باوکم تەرجەیەکردنەوەی کورد ئێوە عیبە بۆ ئێوە تۆ دەوری کچە بینی بڕۆ خوشکەکانی بەرە بزانە کامیان زەوقیانەیە کامیانیانە کرد ئێوان تااقەتی ویان نەبوو ینی تژیعەیە کە حەزێک کرد خوشکەکانم بەشداریکەن لە بواری بواری ئەمە زۆر فەنێکی زۆر ڕاقیەوە خزمەتی مشتەماعەکەەوە خەڵکیی ژەبوو پێ بوو تا یەکچەکە تەمسیلەکە لەوانەیە یاری کوشتی دوو شاید تێکەڵ کرد بێ. باشە ئیتر ئەمە با بڵێن ڕسمێکی ڕژانی گەنجی هەرزەکاری ئەو سەردەمەیە. ئەمە فترەیەکە باوکو نەقلی چوارتا بوو بوونجای مە شوێنە چواردا ساڵی پەنجاکان ئەمە پێم وایە هینێکە 12 ساڵم تەمەن لێ. مامۆستا بەڕەحمەت بێ باوکرد لە چوارتا ئیشی چی بوو مۆزەف ینی لە چ دایرێ بوو؟ ئەوە کات و تەحریریان پێ و کاتی تەحریری یەکەم ینی قایم قام. بەڵێ جێگریکی قایم قام بوو نا ینی ئین بوو ئەگەر هین نەبووایە مەسەلە حاکم لێوێ نەبووایە مەسەلەن باوکمیان نەکرد بە هین وەکیلی قایم قامە تا هاتەوە ئیشەکەی ئەو اینجا بالمناسبە ئەو فترەی حرەکاتی خولەپیزە بوو کە ئێوە لێ کە حکوومەت قووەتی سیاری دروست کرد بوو. ڕۆژێکیان بەیانی زوو یەکی تا لە دەرگایانە تاریک و ڕوون بوو. وەڵام جانی هینە مەعاونەکەیە وتی ئەحمە فەنی خۆ گۆڕە پاشا لەوێ چاوەڕێ دەکە. باش
خێرا باشم بەفە لە خۆی گۆڕیەمانە منی چوون لەگەڵێ کە سێرماکەینە عومەر عەلیە. عومەر عەلی متصرفی لیوای سلێمانی متصرفی لیوای سلێمانی بوو، داوای وڵاغی کرد وتی وڵاغمان بۆ حازرکەن، وڵاوتی باشە بە سەرچاو بێخەبەریان کەین لای پۆلیسەکانەوانە، وتی باشە منە ڕۆم بینێر ئێوە دوامان کەون. ئێتر لە ڕێگاینەوە ڕۆشون بەرەو تیمار لە ڕێگا وڵاقەکانیان فریاکەوتمەوە و ئینەیە کە نەوتیان کرد بە تیمارە و مناڵەکانی پیزە زافرەتێکی زۆر جەربەزە و ئەمانە بوو نەیەش بوو یەک مناڵی بێتە دەرەوە بە تەنیا خۆی توانی بەرگری لەو هێرشە ئەو فترێ بوو ئەو فترێ بوو کە واکوونێ بەڵێ بەڕاستی ئەوەش بۆ خۆی هینە چیرۆکێکە دیارە لە ناو مێژووی شاری سلێمانیە بە تایبەتی ناوچی سلێمانیە. ئەمەش وێنەیەکی جەنابتە هەر هی سەردەمی گەنجێتی شەستەکانە ئەمە لە ماڵی خۆمان گیراوە خۆشم گرتومەوە ڕسمە هەریانی بڵین بەدەستی خۆت بەدەستی خۆم گرتو دەستی خۆش کامێرام هەبوو مەساو کاتە خەڵک لە ماڵانی وێنەیانە شتەوە خۆیان هەندێک ماڵ وڵایی نازانم لە بەرنمەکانی پێشوە هەندێک میوانمان هەبوو باسیەوەکەن کە خۆیان لە ماڵەوە توانە ئەوان هەبووە با بڵێن وێنەکان پشۆنەوە. ئەمەش هەر جەنابتی ئەوی شەر و تقریبا هەرە و دەورەیە ئەم ماڵە ئەو ماڵەیە کە باسیەکەی ماڵی باوکمەوە ماڵی باوکتە لە ناوچەی مەڵکەنی با بڵێن ئەو حەدیقانە من خۆم بەدەستی خۆمەوەی دروستەکە ئەمەش هەر ڕۆژانی چوارتایە ئەمەش لە چوارتا بووین سەفرێک کرا سەفرێکیان ڕێخست بۆ هین بۆ نۆرک و زیێوی و ئەمانە ماڵی ئەو ڕەحمان ئاغای نۆرک و ماڵی حەمەمین ئاغای باوکی فەتاح ڕەحمەت بن بەڵێ ئیتر هەموو فەرمانبەرەکانی چوارتا هاتوون جا من ئالێ ئەو هینە ئەو وڵاقیان ناو بۆ من سواری مەزانی ینی سواریش فێر بوو بیتون جا وێنێش حازر بۆ وێنێک بگری لەوێ کە ئێستا ئێمە سوودی لێ بینین. باشە مامۆستا من وەلەو لە بابەتەکە دوورکەوتینەوە کە هونەری نوادنە دوایە چینە سەری جەنابتان ساڵی چەند سجن بوون؟ سجن نەدیوە یعنی با بڵێن چەند ڕۆژێک لە سجنا بمێنیتەوە نەتبینیوەشتی نەمدیوە لە ئەم وێنەیە تۆ سجنی لێرە ئەمە هینە ئەم من لە خەسەخانە ئێمە لە هین بوون ینی کەەوە بوو 63 لە ڕانیەوە هاتینەوە بەرەو سلێمانی کە مامۆستا بووم بڵێ تووشی ئەم نەخۆشیەک بووم لە خەسەخانە کەوتم باش ئەوە ژووری خصوصیەکانە ئەو ژوورەی کە لە پشتی خۆمەوەیەوە من لێوا کەوتم بەرامەریشان جەمال ڕەشەی ئەوش لێوا کەوتم دکتۆر جەمال ڕەشێد اینجا ئەم پۆلیسی خەسەخانەکە بوو ئەمانە ئەوی کابرای نادەم لە خۆی ڕسمەکەیان شتەوە اینجا زەی من کابرای فەنگی لێ ڕاست کردن لە پشتەوە پۆلیسێک بڵێ لە دواوەیە لە بین نیشانی تۆ ئەو هیچ علاقی نییە بەسەر بەس بیبینی وازانێ من گیراوی یان هیچیش هیچیش نییە و هەر لە خەسەخانە نەخۆشی لە خەسەخانە بێتاقە دەبی لە ژوورۆیتە دەرەوە ئەوە چایە بەدەستمانە چا خۆینەوە من لە وێنەکانەوە ئەمزانی بەڕاستی مامۆستا جەنابتان لە دوای پۆلی سێی ناوەندی پێش ئەوەی بچیتە دار معەللیمین تەوزیفە بی بەڵێ کە باسێکی ئەو ڕۆژگارانەمان بۆ بکەی. ئەوە من لە ساڵی 1950 بوو لە سێ تەخەڕوجمان کردو سەرشە فەرمی ئەمە وێنەی ئەو کاتەیە ئەمە وێنەی ئەو کاتەیە سەرەتا کاتم تاویعە بووم لە دایرەی ئەسکانیش ئەو فترەیە کاکەی فەلا خواافیکە هەمویان خوا عفویان کەوانەی کە باسییان نەکەوت ڕئیسی دایرەکەمان بوو شێم حەمەی مەحوی کوڕەزای مەحوی شاعری گەورە ئەوی شەر لەوێ بوو لە ژوورەکەی کاکەی فەلاح و شێم حەمەی مەحویە گۆرانی شاعر ئەوی لێوێ بوو ژوورەکەی من ینی ئەمە سەرەتایە ئەو وەختە نییە کە من باسیەکەم لە ژوورێکی تریان نابووینە من لەوێ بووم نەوزاد نووری ئەبوو نەوزاد نووری دوایی چوو لە ئیتیحادی سۆڤێتی خوێنی فەرعی تەمسیلی ئابراایکی قەڵەو بوو مەکتەبی بیری نوێیە بوو وەگەت بیرە بێ جادەی کاوە من بیرم نایە شێخ شەهابی شێخ نووری ڕەحمەتی ئەویش لەگەڵ ئێمە بوو هەر لێوێ بوو پێما بێ مامۆستا دیلانیش لەوێ بوو مامۆستا دیلانی لە تەنیشمانەوە هەموو ڕۆژێ هاتە اینجا من پێم وتم
ئەمە کاکە هەمومان پێ کاکی فەلا بەڵێ ئەمە دایریان بازاری عکاز بۆ بەسەنتەرێکی گەورەی نیشتمان پەروەران علی شۆنمە هاتەوە هات ئەحمە هەردی هات بەڵێ ڕاستە فەرمی ئەمەش هەر ئەو ڕۆژارەیە ئەو ڕۆژگارەیە ئەمەش ئیسماعیل بەرزنجی ئەکتەرە بەڵێ مامۆستا جەنابتان لە دوای ڕانیەوە چوونە هەڵەبجە بەڵێ ئەمسا ئەم وێنەیە ئەوەی بە سواری ئەسپەکەوە جەنابتی بۆ ئەوانی کە بە سواری ئەسپەوە نین چۆن ئەمەین بوو ساڵی 60ەکان بوو 62 شتێکی وا بوو باران زۆر باری بوو ئەمانە بوو بە قوڕاو اینجا جادەی هین ڕانیە هین نەبوو کرتاو نەبوو بەڵێ بە جێبی لاندرۆڤەرەتی جێبەکە ئەچەقی ئەچووی تراکتۆری بۆیەنا تراکتۆرەکە ڕاکێشە تراکتۆرەکە ژەچەقی ئێمە لە خەلەکان ماینەوە ئەوە خەلەکانە ئەوەی تەنیشتن جلی عسکرەکەی لەبرایەوەی دکتۆری ڕانێ بوو ناوی مەسعودە بەڵێ دکتۆری ڕانێ بوو کورد بوو ئەویش مامۆستا ئەحمەیەکە بۆش وازە ماموری تاپۆ بوو تەسوی ئەمەیان دکتۆرەکەیە ئەوی تریان تەنیش من و ئەو ئەوەی ناوەڕاستی عسکەریەکە ئەن دکتۆری عسکەری بووە دکتۆری عسکەری بەڵێ بەڵێ فترەیەک دوو شەو لێماینەوە اینجاتر لێەوە ڕۆشتین ئەمەسا ئیتر لە دوای ڕانیەوە نەقلکرای بۆ هەڵەبجە بۆ حسابەی تۆزێک دوو نزیکترە بیتەوە لە ناو شاری سلێمانی ڕێگاکە ئەویش کتاوتر بوو خۆشتر بوو تاوتر بوو اینجا من وتیان تۆ لێرە بە مەکتەبی هینماوە بکەرەوە بامۆک ئەو مەکتەبەمە بۆ بکەرەوەمانە وەڵامی چوو مەکتەبەکەم بۆ کردنەوە تەلەبەم بۆ ناو تەلەبەم قەید کرد و سەقام بۆ گرەوەی نیە سەقاەوە هەموو هین بوو ئیتر مەکتەبەکەم کردەوە دوای نەقلی سێمانیان کردەوە چەندەوە لە هەڵەبجە مایتەوە مامۆستا وڵات دو ساڵ و نیە شتێکی وا بوو ئەجا کە گەیشتی تۆ دوای هەڵەبجە گەیشتەوە سلێمانی ئەجا بیرە لەوە کردەوە کە ژن بێنی بەڵێ 68 ساڵی 1968 مامۆستا ئەم وێنەی خێزاندە ئەوە خێزان نازیف خان مححمود علی بەڵێ مامۆستا پێش نازیف خان تۆ هیچ پەیوەندیەکی ڕۆمانسی عاتفید نەبووە لەگەڵ هیچ کەسی هۆکارەکەی چیەوە ئەبەت بۆچی وڵی ئەوە کارەکەی تۆ ئەکتەر بوویت و تۆ هونەرمەند بوویت ترێمە هین بووین خەریکی تەمسیل و هینەوەوانە خۆ ناڵێم کچوون چیش نەبوو لەگەڵمان نامڵێ ئەمووی پیا بوو زرتە بۆ میکیازیانە کرد مەسا شتێکی خۆشەوە جێرەوەم دەوری کچمە بینی هین هەبوو مەمکی سناعیە بوو بڵێ ئەخرای خموویەکەەوە پیانەوە بەسی لە کاتی تەمسیلایکی کانکەوتە خوارەوە بەڵێ مامۆستا من حەزەکەم لەم بەرنمەیە کە جەنابتی میوانی لێرە بە شکۆوە باسی سەرەتای ئەو بەڕێزانە ئەو ئافرەتە بەڕێزانی کە هاتنە ناو ئەو کایەوە کە بۆ کۆمەلگا زۆر قورس بوو چیە بوون پێشەوەی چکەم و بابەتە زۆر گرنگە لەلای من پێشەوەی باسی بکەین حەزەکەم ناوڕێکی کەوە بگرین ئازیزانم ناوڕێکی تر و دێنەوەلا باسی ئەومان کردوتمان دوای مامۆسای ڕەحمەتی فواد ڕەشید بەکرد و عیلموجەلی ساڵ 1966 کۆمەڵی کارکتەری کە لە سلێمانیە ئەوانە لە گرنگی ئەم کایە تێگەیشتن چیە بوون ئەوانە مامۆسا کە بەشداریان کرد بەنووسین و مەسەلا مامۆسا ئەلفێ هەوری مامۆسا ئەبوبەکر هەوری بەڵێ ئەلفێ هەوری ئەوە لە شانۆیی دڵاری و پەیمان پەروەریە بڵێ ینی ئەشتوانی بڵێن نەمە یەکەم دەقی شانۆی کوردیە کە نمایش کرابێ لەو کاتە لە ساڵی 1933 ینی بێزگە لەوە جا لە هونەرمەندە ناسراوەکانی ئەو سەردەمانە مەسەلا ڕەفیق چالاک نوری گۆشتی ئەحمەد سالار سمکۆ عەزیز ئەوانە لە پێش بوران مەسرف بە تایبەتی مەسەلا کاک سمکۆ عەزیز و بوران مەسرف ئەوانە دەورێکی زۆر چاچیانە بوو بۆ چکە ئەو ڕێچکایشکان و چوونە بەغا بۆ پەیمانگای هونەرە جوانەکان لەوێ
لە فەرعی تەمسیل دەرچوون و ئەتوانم بڵێم یەکەم کەس نەوانە کە شادەی هوەری لە مەعادێکی هوەری خوێن بێتیان و بێنەوە بۆ سلێمانی و بەردەوامیش بن لە کاری هوەریە هەتا و کاتی کە ڕۆشتن. ئەمەش وێنەیەکی دەگمەنی مامۆستا ڕەحمە بێ بەڕەحمەت بێ سمکۆ عەزیز. ئەنجا ئەمێنێتەوە سەر هەندێک کاری تر کە با بڵێن ئەم وێنەیەش وێنەیەکی ناوازەیە مامۆستا ئەگەر باسێکی ئەم وێنەیەمان بۆ بکێ. ئەم وێنەیە هینێکمان کرد ناسری ڕەزازی تازە هاتووە بۆ سلێمانی حەزیە کرد سەفرێک ڕێکخرا چوون بۆ مانتێ ناوچەی شەقڵاوە بۆ دۆ کۆمانە و کە گەڕاینەوە وتی حەزەکەم تیار تۆفیق بێنەوە. ئیتر ئێمە ئەو گروپە کە ئەوە لە لای ڕاستەوە خۆم و برایمی خیات ئەمەیان جەنابەتی ئەوش مامۆستا برایمە ئەوە ناسری ڕەزازیە ئەوە تیار تۆفیقە ئەوەیان ئافرەتەکە مەرزیە خواری خۆش چەکەیەتی دڵنیاخانەوەی سالا قەرەداخیە. دانیشتەکانیشەوە قارکابان خالی ئەوەی ناوەڕاستیان هونەرمەندی شەهید کابانە ئەویش سەڵامەجی و ئەویش عەزیز و ینی ئەم وێنەی تریش هەر وێنەی کۆمەڵی هونەرمەندن. ئەوە زۆر وازە نێمان لە ماڵی هینەوە لە ماڵی ڕەسوولگەردی خالی مامۆستا ئەنوەر قەراخیە جەلال عەزیزە ئەحمەد سالارە منم. مامۆستا ئەم وێنەیە وێنەی پەنجاکانە پێما بێوە نیە بەڵێ ئەو ڕۆژگارانەیە کە تەمسیلی تیاکراوە بەڵێ ناوێکی ڕێی نیشتمانایە ناوێکی دیاریش ئەو لە ڕێ نیشتیمان لە ڕێ نیشتمانەوە لە ئەسڵان نووسەرەکەی فەرەنسیە فرانسۆکۆ بێ ڕفیق چالاک ئامادەی کرد و تەکریدی کردبوو وەری لەگەڵ نووریۆشیا وەریان گێڕاوە سەر زمانی کوردی. ئەوە بۆنەی لافاوەکەی سلێمانیەوە لە 1950 لافاوێکی گەورە ڕوویە لە سلێمانی سەرۆزیانێکی زۆری گەیان بۆ باربووی لێ قەوماوان ئەم شانۆیە پێشکەش کرد. ئەمەش وێنێکی تری شانۆیە لە سلێمانیە. ئەمە کۆتایی زۆردارە ئەوەی کە وازێبێت لەمەوە مامۆستا تابابانە ڕاستە مامۆستا تابان لێرە سڵای بۆ نێرین بە هیوا بووین بێتە ئەم بەرنمەیە. بەڵام ئینشاءڵڵا ڕۆژێک لە ڕۆژان ئەویش ئەگەر بوار ببێ حەزەکەی نێمە لە خزمەتی ڕۆڵی چاکی کاکتاالە ئەویش ڕۆڵێکی زۆری بینیوە. ئەمە وێنەیەکی ترە وێنەیە کۆتایی زۆردارەوە تا هێنێ ناوی شێختا لە بەرزنجیە کە من یەکێکم لەوانەی قەرزاری زۆر قەرزاری ئەوم ئازاد بەرزنجی بەڵێ مامی کاکازادە لە زۆر چاوپێکەوتنیشان من بەڕاستی باسی ئەوم کردووە کە ئەو پیاوە ڕۆڵێکی گرنگیە. بە مامۆستایەکێکی تر لە وێزگەکانی ژیانی جەنابێ ڕۆژگاری چالاکی قوتابخانەکانە ماوەیەکی زۆر تۆ لەوێ و ماوەی 10 ساڵیش جەنابە بەڕێوەبەری پێش ئەوە جا من یەکێک لەو کاراکتەرانە لە وێنەکانە زۆر دووربارا بێتەوە. ئەم کاراکتەرەیە مامۆستا جەلال عەزیز خوا لێی خۆش بێ. بەڵێ ئەویش پێش جەنابە وازان بەڕێوەبەر بەڵێ چی یادگاریکی خۆش دێ لەگەڵ مامۆستا جەلالە بەڕەحمەت بێ. مامۆستا جەلال عەزیز بەڕاستی پیاوێکی زۆر ڕۆشنبیر بوو کورتپەرۆرێکی چاک بوو و ڕۆڵی هەبوو لە خوڵقاندنی زووتنەوەی هونەری لە هەموو قوتابخانەکانی پارێزگای سلێمانیە. ئەمە چەند یادگاریەکی لەگەڵمنا هەیە ئەوانەیە کە چوون بۆ بەغا هاتن لە وەزارەتی پەروەردە وتیانە بێ ئەمانە بەیانی بچن بە لای سەید ڕەئیس سەدام سەرۆشین بوو سەرۆشی عێراق بوو. ئیتر لە هۆڵێکا بوو ئێمەیان کۆ کردەوەمانە کاک جەلال ئەمان کرد. من هەر بە ئیشارە دەیان لە دوورەوە گوێم لە عینەکان نەبوو. دوای کاک جەلال بۆ گێڕامەوە کە وتویان وەزیری تەربیە لێ و لەگەڵ ڕئیسی تەشریفاتی قەسری جمهوری وتویان بەیانی تۆ ڕفیقەکە بێت لەوێ حازر بن. بە مەبەستی چی؟ ئێمە هەر ئامادەبین یانی ئیتر کاک جەلال هاتووتی شتێکی وایان وتووە تۆڵی چی؟ وڵات تۆ چیڵی من ژۆواکەم وڵا کاکە من هەزار قسەم بە سەدام و تۆ لە بەرچایی سۆران و بادینان ئیسار حیامە بن. سۆران و بادینان چیە؟ کوڕی کاک جەلال ئێوەش ئەنواعی قسەی زلمان کردو ئێستا چۆن بچین وەلای سەدام حوسێن وتی من ناچم ئەگەر تۆ چی ئارەزووی خۆتە وتم تۆ
تۆ نەچی من بۆ چۆن نەچم وەڵا ئیتر بەیانی هاتن بۆ تێلەکە زانی هاتن بە شوێنێمە هاتن وڵا چی بکەین چوونە کەنتۆرێکەوە لە ناو کەنتۆرەکە دەرگاکەمان لەسەر خۆمان داخست ئیتر جۆمان لێ بوو هینی تەپۆڕی و هین و قاچ و گەمانەوە بە شوێنتان ناگەڕێن لە کوێن و بۆچی ڕۆشتون و بۆ نهاتوونەتەوە ئیتر ڕۆشتن کۆڵیان نا چکە مۆعیدەکە تێپەڕی بۆ هێراست کۆڵیان ناوەڵا ئێمەش هاتینە دەرەوە خۆمان یەکسەر بۆ سلێمانی باش لە نەشاتیش داوامانەکە ڕۆژانە وڵا هێمنیان کردینەوە مانگە هیچ دەنگ نەبوو وڵا ڕۆژی هاتن قیر هەردووکمانیان گرت هەردووکمانیان گرت بردیاین بۆ ئەمن بەڵام ئێوە گرتنەکەتان هەڵبژاردووە ئێمە گرتنەکەمان دەرباری پاشاوە و شێوەیە بەڵێ ڕاست ئەو یادگاری لەگەڵ کاوجەلالە بوو کاوجەلال هەڵوێستێکی زۆر مەردانە ئەو هەڵوێستە بەڕاستی بە پێ بڵم هەڵوێستێکە ئێستا ئێمە بە ئیسراحەت ئاوا دانیشتوین لە بەرنمەیەکی ئاوە لە بەردەمی ئەو بینەرە خۆشەویستە باسیەکەین بەڵام ئەو کاتی خۆی شتێکی ئاسان نەبووە تۆ بتوانی بڵی نا بڵی نایم پێمان نەوتن ناین بەڵام نهاتی نەچوین ینی مەبەستمەوە بە مەبەست وتوتانە نایانی هەر لە یەکێکی تریشە چەند مۆزفێکیان لێ نەقڵ کردین لە چالاکی قوتابخانەکان وڵا ئیتر ئێمە شوین ماگرتیەکمان ڕێخست لوجنەیە بوو لە لوجنەکە منیشی تیا بووم فەریدون دارتاش بوو کاکجەلال عەزیز بوو دلێری برایم بوو کۆمەڵێک لەم هونەرمەندانە بوون یانی ئیتر لەبەر دەمی پەیماگای هونەرە جوانەکانەوە کۆ بووینەوە وەڵام یاسرە هاتوو ئەو عەلاپیسەکە هاتوو ئەموو دایری ئەمن هاتنوانە بیکەیسیۆمانەیان لێ ڕاکێشین لە سەر پیکاوەکانەوە دۆشکە کابرای عەلا هاتەوە ئەمنێکی زۆر فیس و ناشرین بوو هات بە چرپە بەون و کاکجەلال عەزیزی وری سێری دەوروبەری خۆتان کرد وتمان چیە دەروتی ئەڕۆن باشە ناڕۆن دوایی زەرەرەکەن بڕۆن باشترە وتمان خۆمی چیمان کردو هیچمان نەکردەوە ساین بۆ خۆمان لێرا وتی باسان و مەسان نییە بڕۆن وڵا نەڕۆشتین ئەمە نەزانی هین هات یاسر هات یاسرا خۆی کرد بە پەیماگای هونەرە جوانەکانە وڵا پاش وەترێن نادی ئێمەشان بردە ژوورە وتیان وەرن چیتانەوێت وڵا تەمان ڕێکمان خستبوو لەوە پێش کۆبوونەوەمان کردبوو دەست این کە چی بکەین و چی نەکەین وەڵامش دەستمەوە بڕی یاسەوتی وتم وەڵام منی چەند شتێکەیە حەزەکەم بیخوێنەوە وتی بیخوێنەرەوە وەڵایتر منیش خوێنمەوە مەتالیبەکان گەڕانەوەی هین هەڵوەشانەوەی ئەو ئەمرانە گەڕانەوەی فەرمانبەرە گواس یان گوێزراوەکان بۆ شوێنی خۆیان ئیتر تەداخل نەکەنە ئیشی ئێمەوەمانە ئاوا باش بوو ئیتر بۆ ئینەکانیان گەڕانەوە ینی ئەنجامی بوو ئەنجامی بوو مانگرتنە بەڵێ ئەم وێنەیە شوێنێکی تری ناوازەیە وێنی جەنابتان لەگەڵ شاعری لەگەڵ ڕەحمەتی کردو کاکشێرکۆ مامۆستا ئەم هەندێک وێنەی تر هەیە پێم خۆشە ئەم کاراکتەرە یەکێکە لەوانی کە لەناو ئەلبومەکەی توا زۆر دووبارە بێتەوە ئینەکە پچراوە لایەکی بازی باوەڕنیە چەند لە چالاکی قوتابخانەکانەوە تەنیشتی منم بەزت دڕاوە نماوە بەڵێ دەوری زۆرە بوو کاغازی بەڵێ چێ بوو ئەمە خەڵکی بامەرنیە و کوڕێکە هەتا بڵێ کوڕی چاکە لە ئەکادمی هونەرە جوانەکان خوێنێتی بەشی ئیخراج و هات بە سلێمانی لە سلێمانیش ڕۆلی زۆر جوانی بینی و یەکەم شانۆیشی کە پێشکەشی کرد لێرە دەریێنا نرخی ئازادی بوو نرخی ئازادی ئەمانەوەی ڕۆبڵس وەرگێڕانی تاالب بەرزنجی لە عەرەبی وەریجێڕا بەڵێ بە شتێکی جوان و ینی سەدایەکی باشیە بوو دەنگانەوەیکی باشیە مامۆستا هەندێک وێنی تر هەیە هەر با بڵێن هی ئەو ڕۆژگارانەیە کە جەنابتان ڕۆڵتان تیابینیوە ئەمە یەکێکە لە وێنانە بەڕاستی ئەوە هینە مەسەحەی کوپەیە کوپەی لیوژی براندیلۆیە بەڵێ جاوا من ئیتالی بەڵێ ئیتالی براندیلۆ وەرم لە عەرەبی وەرم جێراوە سەر زمانی کوردی و ئامادەشم کرد و تقریبا دەڕۆژ لە سەر شانۆی سانەوەی سلێمانی فازڵ قەساب ئیخراجی کرد پێشکەش بۆ دەڕۆژ ماوەی دەڕۆژ پێشکەش کرد
ئەوە منم دەوری هێچە لە جوتیارەکانە بین. مامۆستا من بەرنامەکەم زۆر کەمی ماوە بەڕاستی ئەمەوێ وێنەیەکی زۆر لەم بەرنمەیە بڵاو بکەینەوە. ئەم وێنەیە ئەمانە چێن مامۆستا؟ ئەوانە یەکەمیان گەزیزەیە، ئەمەیان گەزیزەخانە ئەمە لێرەوە. بەڵێ خێزانی خەسرەی برامە، بەڵێ خوشکی ڕەحمەتی شێرکۆبێکەس، ئەوەش خێزانی منە و ئەمەیان خێزانی جەنابتە، ئەوەشیان خوشکمە، بەڵێ ئەمەشیان خەسوومە، ئەوەشیان خەسووتە. بەڵێ مامۆستا ئەم وێنەیە شەر وێنەیەکی جوانە. یادێ بەخێر بێ هونەرمەندی خۆشەویست کاک تاها خەلیل، ئەوە لە چالاکی قوتابخانەکان بێ کۆڕسەوان گرتووە. ئەم وێنەیەش کارکتەرێکی تیا جگەراکێشێ. ئەوە نییە ئەوە کاک عوسمان چێواری ڕەحمەتیە، چێواری ڕەحمەتیە، ئەوە کینێک بوو دوای ماگرتن شتەکە مادی غەفور شەریف مدیری تەربیە بوو. بەڵێ بۆ ئەو مطالبەیەدا بنیشت بوون گلەیان نەکرد کە بۆ هاکەن و بۆی نەکەن و بەس ینی هیچ زەرری بۆ ئێمە نەبوو بە پێشەوانەوە دیفاعیشی. ئەم وێنەیەش کاک شێرکۆی ڕەحمەتی و دایکۆی ڕەحمەتی لەگەڵ دایک من ئەو ماڵی خەسرەی برامە لە ناوێنەکانە وێنێشی تایە. ئەوە جەنابتی ئەمەش خۆمە کاتی وەسێدنامە کە شەرەفەم بێ بڕا لەگەڵ جەناب تا تەمسیل بکەم. دەورێکی جوانیشە دەبین. بەڵێ سپاس بۆ جەنابێ مامۆساییان. ئەمەش هەر مامۆسا جەلال عەزیزە. جەلالعەزیەوە ئەو فترەیە نیە دوایەوەی کە من چوون بۆ لای سەدام هاتوومانە نەقلی خارجی تەربیە کرد. چوونەوە خارجی لە تەربیە دەریان کردین. چوونێکیوە مامۆستا؟ چوونە مەغزەنی تەربیە. لە مەغزەنی تەربیەدا. وەڵای ئەو محەممەد پیرۆزە و بینی لەگەڵا کردینەوە چاکەیە نەیەش بچینە شوێنی تر هینی کردین. یعنی ئەو کاتە ئەو نەقڵە بۆ ئێوە جێگەی ڕەحم و بەزەیی بووە. ئارەوەڵا ئەوە مەغزەنە بەفرباری بوو چوونە سەرمان بۆ خۆمان. مامۆستا ئەم وێنەیە جەنابتیری لەگەڵ نازیف خان کاکە ئاراس چێتری تایە؟ ئەوەش خواسی و ڕسمەکە زۆر وازیانی فەرموو ئەلێرا توانین سێریش بکەیت و بمەیتەوە. ئەوە هینەکان ئەمە ئاراسە و ئەمە ئینە، ئەمە ئاراسە، ئەمە ئالانە، ئەمە وازم شنەکاتە بێ زەحمە بمەرە. ئەوش ماڵەوە بەڵێ خۆتی لەگەڵ نازیف خان و لەگەڵ مناڵەکانە. ئەمەش وێنەیەکی زەمانی با بڵێن ئەوە ژاڵەیە ژاڵەیەکی ئەوە ئیشە جوانەکانی سەلام فەرەجە خوالی خۆش بێ. خوالی خۆش بێ کاک سەلامیش بەڵێ بەڕاستی ناوێکی دیار بوو. ئەمەش کاکە ئالانە، ئالانی خۆمە ئیسا لە هۆڵەندایە. بەڵێ لەوە ژنیە ناوە لێوێ ئیسا ژنیشیە ناوە. بەڵێ هینەکە لێوش. ئەمەش هەر گرتەیەکی تری ژاڵەیە لە کاتی تەسویرە وێنەگرتن. بەڵێ ئەمەش هەروایە. ئەوەش ئەوەش ژاڵەیە کاتی تەسویرەوان لە پشتەوەتەوە. ئەم وێنێشم دۆزیەوانێ ئەوە لە سەرەتای بەرنمەکەیە پیشانمان بایە. ئەمە هەندێک کارکتەری تایە بەس ئەوەی کە لای من گرنگە بینەران بیان ناسنەوە. لە لای چەپەوە ئەوەڕشید ئەمەیان باوکتە خواعافیکە. ئەمە یەکەمیش ئەلێرەوەشی بکرە فارڕەشی بە خزمەتی شیە لەگەڵ ئێمە ینی پوزای ئیتر ئەوە فازل عیرفانە مامۆسایە وڵی چاوم باش نبینیەوە خۆکە ئاسوو. ئەوەش عیزەتە فەنیە ئەوە بینم. عیزەت کامان باشە مامۆساگیان ئێمە بەڵێ ئەمە شوێنەیەکی ترە کاتی سەیرانە. باوەڕ ناکەم ئەو کە لەی لۆریەی جەنابوو ببێ هەر سوتفە دەرکەوتووە. وەڵڵی من تر کاچی بۆ سێرامی عەزیەتەکە خۆم بیکێشم گۆشتیان بۆ برژیان و نینیان بۆ کەم بۆ مناڵەکان. بەڵێ ینی زیاتر تۆ ئیژەکەی. بەڵێ ئەمەش وێنەیەکی ترە. بەڵێ ئەوە هینە ئەوە من و ئالانە ئاراسە بەڵام بە کامێرای کۆدا گیراوە لە بەغا گیراوە لە بەغا لە ساحی بابە شەرجی. ئەم وێنەیەش هەر هونەرمەندی زۆر گەورە خوا لێ خۆش بوو و مامۆسا و لێمە حەنا بە قاتێکی سپیەوە. ئەوش کاکە ئومێدە حسێنی ئەکتەر
ئەوەش منم ژەناتی مامۆستا بەداخەوە ڕسمەکان زۆر جوان و ژمارەشیان زۆرە و دلیلی ئەوەیە کە جەنابێ خۆت پیاوێکی ئەرشیفیت وەکو هەمومان ئەدناسین بەڵام بەڕاستی بەرنامەکە ئەمە شەروێنێکی ترە مامۆستا ئەحمەد دڵپاک و کاکە شەماڵ و ناوە هینەوە کەریم عوسمانە خوا لێ خۆی بێ کاک کەریمە کەریم عوسمان نەخێ کاک شەماڵە تۆ بەڵێ کاک شەماڵە لە دوور بەغەڵەت نەڕوە نانە کاک شەماڵە کەریم عوسمانە بەخۆ باشە بەڵام من هەر دەسە قسەی خۆمم کاک شەماڵی عەبدەڕەش ئەمە شوێنەیەکی خێزانیە ئاراس و شۆن و بەڵێ مامۆستاجان ماڵەوانە بەڵێ ئێمە زۆر سوپاسی جەنابە دەکەین کە کاتی خۆبەخشی بە ئێمە خەرمانێکی گەورە بوو خەرمان بەرەکەت عادەتی بەرنامەکە وایە کە ئەبێ ئێمەش لە کۆتاییە وێنەیەک بگرین بۆ وەی لە داهاتوە ئەوێنەیەش بێ بە وێنەکانی دوێنێ جاریش کە بەنای بەرنامەکەمانەوە زۆر سوپاس دەکەین بە هیواین ئەوەی ماوە لە ژیان بەرهەمی بە پێستر و بەرهەمی جوانتر بخەیتە سەر ئەو شارە گەورەی کە جێشانازی هەمومانی خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و میوانێکی کە بەخواتانە سپێرم شەوێکی شاد.